بویار یا مشن روداوا 22 آب یا سلیمانی ارشکنا سر هتل لالزار و او مالن دورو برین می یعنی نکتنی خلکی سلیمانی توشی شوکه کرینا توشی دل راوکه کرینا توشی نآرامیه کرینا باور که یعنی دنا و هرمان کردستان دا اول دروی هرمان کردستان جل گوری او دیفشونن مکرین یعنی هر کسی که کوش نزیک چاپدریا و روشه کر بیتن آگاداری و روشه بیتن پیدل گرام بویا پیدل ایج بویا توشی شوکه بویا یعنی بود دست سرکنات تومد باره که یعنی بوی آوایی ارشکرین بوی آوایی افهمو تقکرنا یعنی بویا جه پسیاره بویا جه شوکه کدنا و باجره که وکی سلیمانی دا کو پایتخت روشنبیریه جبوه مجاره گوتو بشکنه زیدتر من میوانه که برز سیروان حمه شریف پارێزەرێ ڕاوێژکار و شوڕبەکاری سیاسی کە لە سلێمانی لەگەڵمان دەبێتن کاک سیروان ئێوارە باش هەرچەندە دەزانم کە هێشتا شوکی ئەم ئێرشە ئێوە مانانی بەرنەداوە کاریگەری لەسەر هەموو خەڵکی کوردستان و هەموو ئەو کەسانە هەبووە کە ئیتر ئاگاداری ئەم ڕۆداوە ناخۆشە بوونە سەرەتا بە لانەس یاسایەکەی باز بکەین کاک سیروان کە جەنابتان پارێزەری ڕاوێژکارن بەجددی ینی بۆ دەستە سەرکردنی تاوانبارێک کە وەکو تاوانبار ناسێنراوە ینی پێویست بەو هەموو ئێرشە دەکات پێویست بەو هەموو تەقەکردنە دەکاتن ئایا یاسا لەگەڵ ئەوەیە کە تۆ تومەتبارێک بگری بەو شێوەیە ئیتر ئێرش بکرێت ئەو هەموو چەکە بەکان بهێنرێتن یاخۆت دەرونی شارێک وڵاتێک بریندار بکە یان خۆ بخەیتە ژێر پرسیارەوە بەناوی خوای گەورە ئێوارەی جەنابەت و بینەرانی بەڕێز باش بەڕاستی ئاماژەت پێدا جەنابەت ئەو شۆکەی خەڵکی پارێزگای سلێمانی توانم بڵێم هەرێمی کوردستان بەگشتی و دۆستەکانی کوردستان دۆستەکانی کورد لە دەرەوەی وڵاتیش بەگشتی و لە ناو هەرێمی کوردستانی شاری سلێمانی بە تایبەتی گرتووە هێشتاکە نەخێربەری نەداوین بەڕاستی لە ڕووی یاساییەوە جەنابەت باست کرد ئایا تاوانبارێک ئەکرێ ئاوای بەرامبەر بکرێت یەک دەستەواژێکی بچووک بۆ بەڕێزت باسکەمەوە لە ڕاستیە بەپێی بنەما یاسایی هەموو کەس بێتاوانە المتهم بەری حتا یوسبت ئیدانەتەهو بۆیە ئەو تاوانبارە هەر تاوانبارێکی تریش لە ڕاستیە پاکە بەریئە هەتا ئەوەی کە ساغە بێتەوە بەسەریا هەتا ئەوەی کە جێگیرەکرێت کە تاوانێکی کردووە و ئیسپاتە بێ و ئەو کاتە بێ بە تاوانبار و مامەڵی تاوانباری لەگەڵاکرێ بەڵام دەرفەت با من بدە مامۆستای بەڕێز با من لە چەند ڕوویەکەوە خوێندنەوە بۆ ئەو ڕووداوانەی پارێزگای سلێمانی بکەم لە ڕاستیانە تەنها لە ڕووی یاساییەوە بەڵام لە سەرەتا بە لە ڕووی یاساییەکەەوە خوێندنەوەی بۆ بکەین یعنی جەناب تەزانی هەر وڵاتێک هەر هەرێمێک بینەرانی بەڕێزی دەزانن هەر هەرێمێک هەر وڵاتێک ناوی لە خۆی نا هەرێمێکی دیموکراسی یان نیمچە دیموکراسیان ئەو ئێمە ئۆک ئێمە بمانەوەی لاسایی دیموکراسی بکەینەوە سێ دەسەڵاتی سەرەکی هەیە کەویش دەسەڵاتی یاسادانانە لەگەڵ دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی دادگەری و دەسەڵاتێکی تریش هەیە دەسەڵاتەکەی جەناب تەنە دەسەڵاتی میدیایە لە ڕاستی ڕاگەیاندنەکانە و ئیستاش سۆشیال میدیاش بووە بە هاوکاری میدیا و کە ئەتوانن کاریگەری دروست بکەن لەسەر دەسەڵاتی جێبەجێکردن یان دەسەڵاتەکانی تر ئەوەی بەداخەوە جێگای داخەلای ئێمە لە هەرێمی کوردستان وەک لە راپۆرتەکەی پێشووی جەنابشتان ئاماژەتان پێدا تا ئێستا پارلەمان ئێمە کە دەسەڵاتی یاسادانانە جێبەجێ نەکراوە بە ئەرکی خۆی هەڵنەساوە جێگر و سەرۆک و سکرتێرەکەی هەڵنەبژێراون و بڕیارە لە مانگینوە پەنا بخوا پارتیوێکێتی تا ڕادێکی باش ڕێکەوتون ئەوە کەوەی ئێمە ئیبیسین لەسەر ئەوەی کە دەسەڵاتی یاسادانان کارا بکرێتەوە کەمە هەنگاوێکی باش و عەمەلیە دەسەڵاتێکی تر دەسەڵاتی جێبەجێکردنە کە حکوومەتی ناوە حکوومەت هەر یەکێک لە حکوومەت و لە دەسەڵاتی یاسادانان ینی پێویستە حکوومەت پابند بێت بە دەسەڵاتی دادگەریەوە چونکە دەسەڵاتی دادگەری سڵتەی قەزایی لە سەرووی دەسەڵاتی حکوومەتەوەیە و جێبەجێکاری دەسەڵاتەکانی دادگەریە بۆیە دەسەڵاتی یاسادانان ڕێوشوێنەکانی هەمووی دیاری کردووە کە تۆمەتبارێک چۆن تەعاملی لەگەڵا بکرێت کە بەپێی یاسای قانونی ئوسولی محاکەماتی جەزایی کە بە عەرەبی ئاوای پێڵێن و بە کوردیەکەشی یاسای بنەمای دادگەریە سزاییەکانە هەموو ڕێوشوێنەکانی دیاری کردووە بەداخەوە ئەوەی لە هەرێمی کوردستانی ئەمە ڕۆداد دەسەڵاتی دادگەری ئەمە ئەتوانم بڵێم وەک لە سیاسیەکان خۆیان باسیەکەن لە ڕاگەیاندنەکانەوە ئەوەی کە ئەوان بانگەشەی بۆەکە نێمە تەنها گوێ لەوانە گرین و وتەی ئەوانە گوازینەوە بەداخەوە خۆشمان تۆزێک ناو دادگاکان هابینین ئەوان ئەڵێن ئێمە بە تەلەفۆنێک هەموو ئەمرێکمان بە حاکم کردووە و بڕیارمان پێجێبەجێکردوون کە لە ڕاستی ئەمەوان نییە چونکە هەموو دادوەرێک ملکەچ نییە بۆ هەڕەشەیەکی سیاسی هەڕەشەیەکی کەسێکی بەرپرس
چونکە ئێمە لە بواری عملیە ڕاستە لە بواری نەزەریە ڕەنگە خەڵکێک لە دەرەوە وا ئەبینێ وا ئەزانێت وای ئەبینێ بەڵام ئێمە لە بواری دادگاکانە کە بە عملی پارێزەرین و ئەیبینین و لە خزمەتی قەزاین ئەیبینین کە زۆر لە دادوەرە بەڕێزەکان ئەخلاقی خۆیان لەسەروی هەموو شتێکەوە دانێن و ئەگەر لە پێناوی بڕیارێکی عەدالەتی خۆشیانە چەندین شوێنیان پێ بکرێ زەحمەتیان بدەن دووریان بخەنەوە وەکەڵێ بازبازیێنیان پێ بکەن ئەوان هەر لەسەر قسەی خۆیان سوورە بن و جێگای دەستخۆشیە بۆیە ئەو تەعمیمە بەسەر دادگاکانی ئێمە بیسەپێنی بڵێ هەموو دادوەرەکان بە تەلەفۆنێکی مەڵبەند یان لە جێگایەکی وەکو خۆی وتی لە زۆر باشە کاک سیروان ئەو تەعمیمە ڕاست نییە بۆ هەموو دادگاکانی زۆر باشە بەرپرسانی یەکێتی زۆر جار باس لەوە دەکەن دەڵێن کاکە ئەو کارێک کە کردومانە ئەو ئێرشانەی کە کراون ئەو هێزانەی کە ئێرشیان کردوتە سەر لالازار بۆ چەسپاندنی یاسا بووە یعنی جەنابتان پارێزەری ڕاوێژکارن حتمما یاسا شتێک نییە کە هەر کەسێک بەلای خۆیدا بیباتن و ئیتر لە بەرژەوەندی خۆیان بەکاربێنێتن یاسا شتێکە ڕێگە ڕاستەکەی بەکاردێنێتن ینی ئەوەی کراوە پێچەوانەی یاسا بووە شتێک بووە لێدانێک بووە لە دادگاکان لێدانێک بووە لە یاسا لێدانێک بووە لەوەی کە لە سبەی ڕۆژە ئیتر هاوڵاتی ئاسایش باوەری بە دادگاکان و بە یاسا نەمێنێتن بەڵێ خۆی نەبوونی یاسا ئێمە نەڵین نەبوونی یاسا لاوازبوونی یاسا لاوازبوونی دادگاکان سلبیاتەکانی چیە خاڵە نەرێنیەکانی چیە یەکێک لە خاڵە نەرێنیەکانی ئەوەیە میلەت متمانەی نامێنێ خەڵک متمانەی نامێنێ بە دەسەڵات خەڵک متمانەی نامێنێ بە ئەگەر کاتێک کەسێک تاوانێک بەرامبەرەکرێت چی لە یاسای مەدەنیە و چی لە یاسای شارستانی چی لە یاسای سزاییە یعنی ئەو کەسە ئەگەر بۆ نمونە لە یاسای مەدەنیە لە یاسای شارستانی ئەگەر پارەیەکەوێتە لای کەسێکی تر ئەگەر حەقێکی لای کەسێکی ترە ئەگەر یاسا بۆی وەرنەگرێتەوە ئەم کەسە ناچارە پەنا بۆ ڕێگایەکی تر بەرێ پەنا بۆ ڕێگایەکی خوانەکردە توند و تیژی و زۆر و ئەوانە بەرێکە ئەمەش توند و تیژی تری بە دوای خۆی عینێ لە بواری جەزاییشە لە بواری سزادانە بە هەمان شێوازە کەسێک کاتێک تاوانێک بەرامبەری ئەکرێ ئەگەر یاسا گەرانتی وەرگرتنەوەی مافەکەی بۆ نەکا و حەقی مەدەنی بۆ نەپارێزیە کەسەکە ناچارە بیر لە شتێکی ترەکاتەوە کە ئەمە کۆمەلگا هەڵەوەشێنێ کۆمەلگا لە بەریەک هەڵەوەشێنێ طبعا دەسەڵاتی یاسادانان ئەگەر بۆ وڵاتێک بۆ هەرێمێک بۆ قوارەیە کە خۆی ناونابێ وەک عەرزم کردی دیموکراسیانی مچە دیموکراسی ئەگەر بۆ هەرێکێک لەمانە گرنگ بێ بۆ ئێمە زۆر زۆر گرنگە چونکە ئێمە هەرێمێکین چواردەورمان بە وڵاتانێک بەس داراوە کە دۆستی ئێمەنین ئێمە تا چەند پەیڕەوی لە یاسا بکەین ئەو بەڵێ فەرموو زۆر باشە کاک سیروان بەجددی ئەمە پرسیاری خەڵکە خەڵک دەڵێتن ئەو هێزانەی کە ئێرشی سەر ئۆتێل لالازاریان کرد یعنی زۆربەی ئەو هێزانە بوون کە لەلایەن وڵاتانی یەکێتی ئەوروپا لەلایەن ئەمریکاوە چەکدار کراون ینی چەکیان پێدراون ئیتر سەپۆرتیان کراون لە پێناوی ئەوەی کە دژی داعش یان دژی چەکدارانی داعش بجەنگن و ئەوەی دژی تیرۆر بجەنگن نەک ئەم چەکانە بەکاربێنن بۆ هاوڵاتی خۆیان یان بۆ تێکدانی شارێکی کە وەکو شاری سلێمانیە ئێرشکردنی سەر خەڵکێکی سڤیلە یان بە هەر شێوەیەکی تر بێتن لە ڕۆی نێودەوڵەتیەوە دەکرێت سکاڵات تومار بکرێتن سەبارەت بەو چەکانەی چۆن ئەو چەکانە بەکارهێنراون لە دژی هاوڵاتی خۆیان بەڵێ من یەکێک لە ڕوانگەکان کە دامنا بۆ قسەی لەسەر بکەم لە ڕوانگەی سەربازیەوە بوو تەمان عەرزم کردی لە ڕوانگەی ئەگەر دەرفەتم پێ بدەی بۆی ئەمە تەواو بکەم لە ڕوانگەی یاساییەوە هەر کەسێک ئەمە وای دانین ئەو کەسانە هەمویان تۆمەتبار نەبوون تاوانباریش بوون باوای دابنین یاسا دیاری کردووە کە شێوازی تەبلیغکردنی کەسی تۆمەتبار چۆنە بێ و کەسی داوا لەسەر کراو چۆنە بێ پێویستە بە ڕێگای پێڕاگەیاندنەوە لە ڕێگای هێزەکانی پۆلیسەوە ئاگادار بکرێتەوە و ئەگەر جەنابی حاکم فەرمانی گرتنی بۆ دەرکرد کە ئیلقائی قەبزی پێڵێن فەرمانی دەستە سەرگرتنی دەست بە سەرگرتنی بۆ کەسێک دەرکرد ئەوە پێویستە دیسان هێزەکانی وەزارەتی ناوخۆ پۆلیس هەستێ بە جێبەجێکردنی ئەم بڕیارە ئێمە ئەگەر لە ڕووی یاساییەوە لی بڕوانین نەخێر ئەمەی کە کراوە کارێکی یاسایی نەبووە بەداخەوە کارێکی تێکدارانە بووە و بۆ پێشێلکردنی یاسا بووە چونکە دوور نییە هەر بەشێک لەو کەسانی کە خۆیان هەستاون بە جێبەجێکردنی وەک خۆیان ئەڵێن بە جێبەجێکردنی یاسا خۆیان پێم وایە دۆسییان لەسەرە و ئەبێ خۆشیان داواکراون بە هەمان شێوە ئیجازەم پێ بدەبات لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە جەنابەت ئاماژەت پێدا ئەمەی کە لە سلێمانی ڕوویدا چ کاریگەریەکی لەسەر ئێمە هەیە طبعا ئێمە لە ڕووی ئابووریەوە خەڵکی هەرێمی کوردستان ماندووە بە تایبەتی پارێزگای سلێمانی بەدەست حیزبەکەوە ینی بەڕاستی ماندوو بووین بێزار بووین ئەوەندە قسە ئەکرێت لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە لە لایڤی فەیسبووکەوە لە چوزانم لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە خەڵک ماندوو بووە لەلایەک خەڵک لە ڕووی داراییەوە وەزعی دارایی باش نییە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بەڕاستی ئەمەی کە هات بەسەرا ئەمە شۆکێکی گەورە بوو
بەتەنها ئەو ماڵانە پێوە نەبوون کە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە پیشانەدرێ ڕاستە بەتەنها ئەو ماڵانە زیانی مادی ڕاستە خۆیان بەرکەوتووە بەڵام هەر یەک لە ماڵ و مناڵی ئێمەش خۆشمان زیانی معنەویمان بەرکەوتووە یعنی هەست بە ئەمان ناکەینی تر یعنی پارێزگای سلێمانی تر هەست بە ئەمان ناکات ئەم ڕۆداوە نەک خەڵکی سلێمانی دەوروبەری سلێمانی کاریگەری لەسەر هەموو کوردێک هەیە هەموو کوردستانیەک هەیە هەموو دوستانی کورد هەیە کە تووشی شۆک بوونە بەم شێوەیە ئێرشکردن بۆ سەر شوێنێک کە بەو شێوەیە نەبووە وەکو دەڵێن مەترسی بووە لەسەر ئاسایشی سلێمانی. جەنابەت باسی وات کرد کاک سیروان سەبارەت بە ڕۆلی حکوومەت جەنابی سەرۆکی حکوومەت هێژان مەسوود بازانی هەر بەشە و بەیاننامەی دەرکرد کە دەبێت دەست بەجێ ئەم ئێرشە ڕابوەستێتن دوای نووسینگەی سەرۆکی حکوومەت بە هەمان شێوە بەیاننامەی هەبووە کە ئەمانە چەند هێزێک بووینە چەند چەکدارێک بووینە سەر بە یەنەکە بووینە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان بووینە یعنی پرسیارەکەم ئەوەیە لە پای چی بەم شێوەیە تەعاملکردن مامەڵەکردن لەگەڵ خەڵکی سلێمانی لەگەر شاری سلێمانی زانی کاک سیروان سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە لە پەرلەمان پەسەند کرایە پرۆژە یاسا بۆ بە یاسا کە سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە یعنی پایتەختی ڕۆشنبیری بەم شێوەیە بەم هەموو هێزەوە بەم هەموو چەکە زەبە لە حەوە ئێرشی سەر شوێنێک بکرێتن بەجددی ئەم علامەت استیفامە ئەوەندە گەورەیە لەوانەیە تا بەیانی من و تو قسە لەسەر بکەین لەوانەیە هێشتا هەرکەم بێتن. بەڵێ وایە وڵی ئوستازگیان لە ڕاستیا سلێمانی پایتەختی ڕۆشنبیری بوو سلێمانی شارێکی جوان و پاک و تەمیز و وەکەڵی هەڵبژاردەی کوردستان بوو لە ڕابردووە بەڵام ئەوانەی کە لە ئیستا ڕووەدا بەڕاستی ڕوویەکی ناشیرین هەرچەند لە ڕاستیا ئەوە تەمسیلی سلێمانی نییە سلێمانی لە ڕاستیا خەڵکێکی واعی هەیە بەڵامی تر بەداخەوە کۆمەڵێک سیاسی کە با بڵێم هەڵتۆقیون لە سیاسەتا چونکە سیاست ئەگەر بە ویراسی بۆ دمێنێتەوە وەک عەرە بەڵێ نازج بوویتایە پێگەیت ئا بۆ شێوازە ڕەفتار ناکەی لەگەڵ ڕکابەرە سیاسیەکانی خۆتا چونکە لە سیاسەتا من عەرزم کردی ئەگەر لە ڕوانگەیەکی ترەوە سەیری ئەو ڕووداوا بکەین لە ڕوانگەیەکی سیاسیەوە بەڵێ ئەمە بەرگێکی سیاسی هەیە و لە ڕاستیە چونکە ئەگەر بەرگە یاساییەکە بوایە ئەکرا هەر ئەو تۆمەتبارانە با من هەر بە زمانی دادگای بەڕێزی سلێمانیەوە کە وەک خۆی ئاماژەیان پێدا تۆمەتبار بوون هەر ئەو تۆمەتبارانە ئەکرا هەر هەمان ڕۆژ لە پرسەیەکی کۆمەڵایەتیە لە بۆنەیەکی کۆمەڵایەتی ڕەنگ بێ خۆی و چەند کەسێک بوو بێ و ئەیانتوانی بە چەند سیارەیەکی وەزارەتی ناوخۆ چەند هێزەکانی وەزارەتی ناوخۆ پۆلیس دەوریان بگرن و ئاسایی بوو هەرچەند با ئەمە لێرەشەوە گلەیەک لە خودی تۆمەتبارەکە و هاوڕەکانیشی بکەین بەڕاستی چونکە کاتێکە ئەو ئەیزانی وەک لە ڕاگەیاندەکانی خۆیانەوە باسییانتان پلانێک هەیە لە دژی ئێمە زۆر باشە کە تۆ پلانێک هەبوو لە دژی جەناب و هاوڕێکانت بۆ خۆت کۆنگرێکی ڕۆژناماوەری نەکرد و کەناڵەکانی ڕاگەاندنت بانگ نەکرد و بڵێ ئەوە با خەڵکی هەرێمی کوردستان ئێوە شاهید بن یان هیچ نەبێ لایڤێکی فەیسبووکی بکردێتەوە بیتە ئێوە شاهید بن من خۆم بە بێچەکە ڕۆمە بەردەم دادگا هەیچەکە با ئەو کاتە خەڵکی هەرێمی کوردستان لە ڕاستیە لە ئیستە زیاتر دڵمان لەگەڵیا بوو چونکە ئەوەی کە کرا بەرامبەر ئەو بەرامبەر بە تایبەتی بەرامبەر بە لالەزار نەکرا بەرامبەر بە هەموو سلێمانی کرا و بەرامبەر بە کوردستان و دۆستەکانی کوردیش کرا لە دەرەوەی هەرێمیش نەک هەرم کوردستانی ئێمە زۆر باشە دەست ئەگەر لە ڕوویەکی ئابووریەوە بەڕێز کاک مزوری لە ڕوویەکی ئابووریەوە سەیری بکەنێنی چەندین سەرچاوەی داهاتی ئێمە سەرچاوی داهاتمان زۆر باری داراییمان خراپە وشکە ساڵیە لە وڵاتە يعني قەیرانی موچەمان هەیە وەک عەرە بەڵێ من لا معاش له لا معاد له ئەوەی کە موچەی نەبێت لێپرسینەوەشی نییە تۆ لەم کاتا دێیت ئەو هەموو درۆن و گولە فیشەک و تۆپ و RPG وەکو ماڵی ئەو هونەرمەندە بەڕێزانە و زۆرێکی تریش کە لە ڕاستیا کەناڵەکانی ڕاگەیاندن ڕەنگ بێ نەیان بینی بێت وێرانەکەی خاپوریەکەی بەسەریەکە ئەمە لە ڕوو ئابوووریەکەشەوە دیسان زیانێکی تری لە ئێمە داوە لە ڕوویەکی سەربازیەوە ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا من خۆشم دام نابوو کە قسەی لەسەر بکەم ئێمە زۆر جار گلەیەکەین لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە سیاسیەکانمان ڕۆشنبیرەکانمان خەڵکە بە ئاگاکانمان گلەیەکەین ئەڵێن بەتەنها شاخەکان دۆستی ئێمەن باشە بۆ ئەمریکا ئەوروپا فەڕەنسا ئەو وڵاتانە بۆ دۆستی ئێمەنین ئەوان دۆستی ئێمە بوون بەڵام ئێمە نازانین دۆستایەتێکە بەکار بێنین وەکەڵێ ناتوانین وەبەریانانی تێدا بکەین ئێمە ئەو چەکانی کە لە شەڕی دژی داعشا وەرمان گرتووە بەداخەوە کە من لە سەرچاوەیەکەوە بیستم کە ئەمریکا و ئەوروپا و دۆستەکانی ئێمەوتوان ئێمە ناتوانین یان ناوێرین هەرێمی کوردستان چەکدار بکەین بە جۆرێک لە جۆرەکان چونکە ئەترسین لە دژی یەکتری بەکاری بێنن بەڕاستی ئەوەی کە لە شەوی 22 مانگی ئابە پیشانی خەڵکی هەرێمی کوردستان و پیشانی جیهاندرا بەداخەوە ڕوویەکی ناشرین بوو بەڵێ ئێمە چەکەکانی لە دژی داعشکە لە وەرمان گرتە بوو ئەوەی کە لە دۆستەکانی خۆمان ئەوەی کە لە هاوپەیمانەتی دژی داعشا بەدەستمانیان نابوو لە دژی نەک هەر خۆمان بەتەنها یعنی بەڕاستی لە دژی هاوڵاتی و مناڵ و خەڵکی ئەم هەرێمی کوردستانە بەکارمانیانە کە نەبوو ئەمە بوایێت ئەگەر
زۆر سپاس کاکسیران ڕۆداوەکە ئەوەندە گەورەیە ئەوەندە دڵی ئێوەی بریندار کردووە دڵی هەموو کوردستانی بریندار کردووە بە جددی ینی تا چەند ڕۆژی تریش قسەی لەسەر بکەین ئیتر کۆتایی نایەتن زۆر سپاس کاک سیروان دەست خۆش بیتن سیروان حەمە شەریف پارێزەری ڕاوێژگار شوڕەکاری سیاسی عفو کاک سیروان ئەگەر مەجال ماوە عفو ئەگەر بە کورتی کاک سیروان ببوورە بەس تەنها لە ڕوانگەیەکی ئەخلاقیەوە چونکە ئەوەی کە گرنگە سەرباز دادگا پارێزەر سیاسی ئابووری کۆمەڵایەتی هەموو ئەمانە پێویستە ڕوویەکی تریان هەبێت کە پێڵێن ئەخلاق بە چەمکە گشتیەکەی بەڕۆ فراوانەکەی ئەخلاق لە سەروی یاساوەیە ئەخلاق لە سەروی دادگا و دادوەرەوەی ئەخلاق چونکە دادوەر و یاسا و ئەوانەی کە هەمویان وەکەڵێ مەوزوعین لە دەرەوەی منن بەڵام ئەخلاق لە ناو ناخی ئینسانایە بەڕاستی ئێمەی کورد بە درێژایی مێژوو بە تایبەتی سەربازەکانمان چەکدارەکانمان ئەخلاقیان هەبووە یعنی نمونەیەک زۆر جار بیستومانە و بەخوا ئەوشی نەیبیستوە بیبیسێت لە دوای جەنگی جیهانی دووەمەوە کاتێکە ئەڵمانیا دۆڕا لە جەنگا خەڵکیان ئەکسەریان گرتبوو بۆ نانەوە و کەسێکیش هات خۆی کرد بە نانەواکەوتی نانم پێویستە پیرێژنێک وتی بڕۆ ڕیزەکەوە وتی کورە ڕێزی چی ئێمە وڵاتمان وێران بووە شەڕمان دۆڕاندووە جەنگی جیهانیە وتی بگەڕێدواوە ئێمە ڕاستە جەنگمان دۆڕاندووە بەڵام ئەخلاقمان نەدۆڕاندووە توخوا با سیاسیەکان شەڕ یەک بکەن بەرامبەرکێ یەک نەکەن شەڕ یەک بکەن بەڵام تخوا بە ئەخلاقمان نەدۆڕێنی چکە بەڕاستی بە درێژایی مێژوو کورد ئەخلاقی هەبووە بەرامبەر بە دیلی خۆی بەرامبەر بە ئەوانەی کە ژێردەستە بوون ئەزانی ینی قسەیەکە ئینسان کە زیندانی کراکە دیلکرا هیچ توانایەکی نامێنێت چ حکمەتێکی دایێت و سوکایەتی بە دیلێک بکەی بە تایبەتی و دیلە ئەگەر سەرکردەیەکی کۆمەڵێک لەو چەکدارانە خۆیان بوو بێ پێشتریش یعنی یەک نمونەی زیندوو کە سەلاحەدینی ئەیوبی کە ئێمە شانازی پێوەکەین کوڕە مرۆڤایەتی شانازی پێوەکات کاتێک کە ئەبینێ ڕیچارد شێردڵ ماندووە لە کەشوهەوای ئەوروپاوە هاتووەتە فەڵاستین فێری ئەو کەشوهەوا گەرمەی بیابان نەبوو و نەخۆشیشە کە ئەیبینێ کاتێک قسەکەن بە یەکەوە بەزەی پیاەتەوە یان ڕێزی لێگرێ ئەڵێ سەربازەکانی خۆمە نێرم بەفرد بۆ بنێرن کە لە کاتێکا کە هەموو جێشی ئیسلام و هەموو جێشی سەلیبی بەرامبەریان لێگرتووە شەڕەکەن بەڵام ئەخلاقی نەدۆڕاندووە ئێمە لە ساڵی 1991 کاتێککە ئەنفالمان بەسەر هاتبوو کیمیابەرانی هەڵەبجەمان بەسەر هاتبوو یان کیمیابەرانی گەرمیان و کیمیابەرانمان بەسەر هاتبوو لە هەڵەبجە و ڕوخانی زیاتر لە 4000 گوندمان بەسەر هاتبوو هەموو ئەو سەربازانە کەوتە ژێر دەستمان سوکایەتیمان پێ نەکردن بگرە ڕێزمان لێگرتن توخوا من تەکلیفێکەکەم با ئەخلاقمان بمێنێ با سوکایەتی بە یەکتری نەکەین سپاس بۆ جەناب دەست خۆش کاک سیروان دەست خۆ دەزانم دڵتان زۆر بریندارە ینی زۆر خەم لە وەزعەکەی دەخۆن لەو ڕووداوای دەخۆن کە قەت لە تەوەقوعی هیچ کەسێکدا نەبوو هیچ خەڵکێکی نە هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستاندا نەبوو کە ڕۆژێک لە ڕۆژانە بۆ شێوەیە کە جەناب دەڵێ تعاملکردن لەو ئاستەی ئەخلاقیدا بێتن ئیترا و کۆمەڵە ڤیددیۆی کە بڵاو بوونەوە تعاملکردن لەگەر ئەو کەسانەی کە دیل کەوتنە دەستیان با بەو شێوەیە بڵێن کە گرێدرابوون و لەسەر ئەرزیان پاڵ خستبوون بەجددی ینی بەداوای لێبردنەوە زۆر سپاس کاک سیروان دەست خۆش بیتن بەڕێز سیروان حەمە شەریف پارێزەری ڕاوێژکار و شوڕەکاری سیاسی لە سلێمانیت گەلمە بە هەر بژیت کاک سیروان